ئێرە وڵاتی لیستک و هەڵپەرچێ و مۆسیقایە. وڵاتی خوشمە و دووتار و دەهۆڵ. لێرە جوڵە و هەڵپەڕین نەریتی ڕۆژانەیە و سەمایەکی پیرۆزە. ژەنین و چریکە، پەنجە و گەروی ئاهورە مەزدایە. بۆ ئەو ژن و پیاوانەی بە هەڵپەرچێ شاخ و داخەکان دەهێننە لەرزە. دەنگی خوشمە ژیانەوە دەبەخشێ بەدار و دەوەنێم خاکە و جوڵە دەخاتە جەستەی ئەو ژن و پیاوانەی سەدان ساڵە لە نیشتیمانی دایک دوورن. لێرە پەنجەکان بە دووتارەوە خویان گرتووە. دووتار شریکەی ئەو ژن و پیاوەیە بەدەم ئازارەکانی غوربەتەوە، پیرۆزیان بەدار و شاخ و خاچی دوورە وڵات بەخشیوە و کوردستانێکی تریان بنیاد ناوە. ئێرە خۆراسانە، لێرەوە خۆر هەڵدێ. خۆراسان بە مانای وڵاتی خۆر لە سەردەمی ساسانیەکان بەشێکی گەورە بوو لە ئێران، ئەفغانستان و تورکمانستان. بەڵام دواتر ئەفغانستان و تورکمانستانی لێدا بڕا و بوو بە گەورەترین پارێزگای ئێران. ئەم پارێزگایە لە ساڵی 2004 دابەشکرا و بوو بە 3 پارێزگا بە ناوەکانی خۆراسانی باشوور، خۆراسانی ڕەزەوی و خۆراسانی باکوور. لە خۆراسانی ڕەزەوی و خۆراسانی باکوور و پارێزگای گوڵستان نزیکەی 2 ملیۆن کورد دەژین. زیاترین کوردەکان لە شارەکانی مەشهەد، بجنورد، شێروان، قوچان، دەرەگەز، ئیسفراین، چناران، ئاشخانە، فاروج، سەبزەوار و نەیشابورن. بەشەیەک لە کوردەکانی خۆراسان کۆچەرین و لەگەڵ گەرمبوونی کەش و هەوا دەچنە بەرزاییەکانی هەزار مەسجد. هەزار مەسجد زنجیرە کێوێکی بەرزە. خۆراسان لە وڵاتی تورکمانستان جیا دەکاتەوە. بە درێژایی ئەو سنوورە کوردەکان خەریکی باغداری و برنجکاری. کوردە کۆچەریەکانیش هەموو ساڵێک خۆیان دەگەیەنە بەرزاییەکانی هەزار مەسجد کە بەرزترین شوێنی 3140 مەترە. کوردەکانی خۆراسان خاوەن کولتور و داب و نەریتی تایبەت بە خۆیانن. شایی و سەما بەشێکی گرنگە لەو کولتور و نەریتە. سەمای کوردەکانی خۆراسان لەگەڵ بەشەکانی تری کوردستان جیاوازە. د موزیک و موسیقی خراسان دا یعنی کردن خراسان دا جداهی از باورم که مجارا هری گرینگه، یعنی ناوروکا هر هلبستی ناوروکا هر موزیکی که د خراسان تو دبیزی و تدنیری یعنی جداهیه او بخوا جهر دیروک یعنی جهر کتیبی جهر پرتوک دیروک او پرتر یعنی بدنگ و بقیرین یعنی خدره ناساندن او پیناسه ها هری مزن اجا کردن خراسان. یەکێک لە ئامێرە سەرەکیەکانی ناو هەڵپەرچەی کوردی لە خۆراسان خوشمەیە. بەڵام دەنگی زۆر بەهێز و کاریگەرە و زۆر جار دایەرە و دەهۆڵیشی لەگەڵە. خوشمە لە ئێسکی باڵی هەڵۆ دروست دەکرێ و تەنیا کوردەکانی خۆراسان لە شای و زەماوەندی کوردیدا بەکاری دەهێنن. ام شرکت کردیم در فستیوال فرانسه، بلژیک، یونان، ترکیه، تایوان، ترکمنستان، کویت
و این سال جی اما خواستنی هر فستیوال تایوان جا نظر فرهنگی ما فرهنگ کرمانج شمال خراسان فرهنگ غنی و با اصالت و هم واقعا آرزوی قلبی ما که وی فرهنگال کل جهان شناسایی بود. لیستیک و هەڵپەرچەی کوردانی خۆراسان جوڵەی زیاتر لە بەشەکانی تری کوردستان پێوە دیارە، چونکە ئەوان بۆ پاراستنی سنوورەکان کۆچیان پێکراوە و هەمیشە لە شەڕی دەستەوی خەبوون لەگەڵ دوژمنەکانیان. ئەم هەڵپەرچەیە بە یەلتان و پیلتەنانیش ناسراون کە بە مانای ئامادەبوونی پاڵەوانەکانە بۆ گۆڕەپانی شەڕ. ژنان و پیاوانی کورد لە خۆراسان بە درێژایی مێژوو توانیویانە جلوبەرگی ڕەسەنی خۆیان بپارێزن و لە شایی و ڕێوڕەسمەکانیان بە جلوبەرگی کوردیەوە هەڵدەپەڕن. ئەم ژنە کورمانجێ و جلوبەرگی خۆ کورمانجی خۆ لە داوەتان کورمانجیە ریزنی. قرسە جۆرێکی ترە لە هەڵپەرچێ و هێمای شەڕ و شینجێڕیە. بە شێوەی گروپی بەڕێوە دەچێت لە قرسەیەکەوە بۆ 12 قرسە.
ئەم لیستکە ئەگەرچی سەرەتا بە ئارامی دەست پێ دەکات بەڵام ماندووبوونی زۆری دەبێت. لەم لیستکەدا گروپەکە دەستەکانیان بەرز دەکەنەوە و لە ئاهورە مەزدا داوای پیت و بەرەکەت دەکەن تا بیبەخشنە زەوی و جیهانی پێ ئاوەدان بکەنەوە. ده حل پارکه کردن خراسانه دا جداتیا که های لگل حل پارکه وکی نتوایی که ایرو دنیای بناو کردان هاتی ناس کرن او جداتیا جی سر و یکی تکو اولا کردن خراسانه ده دست پیک دا علوی بویه علوی جی خواهی وکی کاکاییان وکی ایزدیان وکی یارسانان اونا نه مسلمانن به اصل خواه کوکا اولا خوش آیینا مهر یا مهر آیین ایرو باجار اکی لباکور های بناوی ماردین او ناوی خواه به اصل خواه مهر آیین بویه پاش بویه ماردین اولا علویت جی خوش وی کوکه دگره و آیینه او و اوله گلکی کارگر بویه گلک به باندور بیه لسر حل پارکه یا کردن خراسانه. ئەسپیدارین یەکێکی ترە لە جۆرەکانی هەڵپەرچەی کوردی کە هێمای بەڕەوانیە لە خاچی نیشتیمان و هێرشکردنە سەر ئەو دوژمنانەیە دەیانەوێ وڵات داگیر بکەن. ئەم هەڵپەرچەیە جۆرێکە لە سوارچاکی و ڕمبازی گۆڕەپانی شەڕ و بە مۆسیقا بەڕەوانی و هێرشەکان تونتر دەبن.
شاری بژنورد ناوەندی پارێزگای خۆراسانی باکوورە. لە کتێبە مێژوویەکاندا ناوی بژنورد بە بیژەن گردیش هاتووە. فێردەوسی شاعر لە شانامەکەیدا دەڵێ بژنورد ئەو شوێنەیە مەنیژە لە ناو چاڵێکدا بیژەنی هێنایە دەرو لە مردن ڕزگاری کرد. ئێنجا بوونە دڵداری یەک و بە عەشق و خۆشەویستی شاری بژنوردیان بنیادنا. عەشق و خۆشەویستی تا ئێستاش ئەم شارەی تەنیوە و سەردانی هەر ماڵە کوردێک دەکەی عەشق لە پەنجە و گەرویانەوە دەڕژێتە سەر دەهۆڵ و خوشمە و خۆشەویستیان بۆ سەما و هەڵپەڕینە. عد پتش 20 ساله که فرنگی کردی خراسان خدمت که ناوه گروه من استمه. من اختیار آزادی دای مالبات خواه که گلت فرنگی کردی خدمت بکنم. موزیک کردی سنت قدیمیه که جوا و کالمه گشتیمه. از شاهین علیزاده لابا مزنه وی مالامه و مدیر گروه ایستم و لسر موزیک کرمانجی کار دکم. عملنا فستیوال فرهنگی جلوی کرمانجی لخوندگان. مۆسیقا بەشێکی سەرەکیە لە لیستێکی کوردەکانی خۆراسان و نمایشی ڕووداوە کۆمەڵایەتی و سیاسی و خەمە مێژوویەکانی کووردە لەو ناوچانە کە لە کوردستانی دایک دابڕاون. تورغا مەقامێکی ئاینیە. ناوی تورغا لە باڵندەیەکی بچووکی ئەفسانەیی وەرگیراوە. ئەو باڵندەیە بەرەو خۆر دەفڕێ بۆ ئەوەی نوقمی ڕووناکی بێ و بگاتە معشوقەکەی. ڕۆژانە خۆی ماندوو دەکات تا دوجار دەگاتە ئاواتەکەی و لە ناو خۆردا دەسووتێ.